پرسی ئەنجامدانی چاکسازی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان باس دەکرێت و لەسەرجەم کابینەیەک لە دوایەکانیش بەڵێنی ئەنجامدانی دراوە. ماوەیەکیشە باس لەوە دەکرێت کە حکوومەتی هەرێم پرۆژەیەکی چاکسازی ڕادەگەیەنێت، بەڵام نێچیرەڤان بارزانی ڕەتی کردەوە لە ئێستادا حکوومەتی هەرێم هیچ پرۆژەیەکی بەناوی چاکسازیەوە ڕابگەیەنێت. ئەگەر مەبەست ئەوەیە ئەو شتانەی کە ئێستا باز دەکرێتن و هەریەک قسەیەک دەکرێت ئێمە بەرنامەیەکمان هەیە و ئەمە ئیعلان دەکەین نە. لێدوانەکەی سەرۆکی حکوومەت کاردانەوەی بەدوای خۆی داهێنا و سەرۆکی پارلەمانی کوردستانیش ڕایگەیاند پێویست ناکات کەس لە بەرپرسیارەتی قەیرانەکانی هەرێم ڕابکات. وڵاتێک کە 20 ملیار دلار قەرزار بێت، حکوومەتێک کە موچەی 3 مانگی هاوڵاتیانی خۆی قەرزار بێ، حکوومەتێک کە نەتوانێت پرۆژە خزمەتگوزاریەکان بەڕێوە بەرێ، بەڕاستی ئەوە ئەگەر بەرپرسیارەتی هەڵبگرێ ئەوە پێویستە کات دان بە بەرپرسیارەتەکانی خۆیان بنێ و ئەگەر نەشتوانێت قەیرانەکان چارەسەر بکە پێویستە کات ئەمە بە خەڵکی کوردستان ڕابگەیەنێ، بۆیە پێویست ناکات کەس لە بەرپرسیارەتی ڕابکات. لێدوانەکەی نێچیرەڤان بارزانی کاردانەوەی بەشێک لەلایەنە سیاسەکانیشی لێکەوتەوە. هەندێک لە حیزبەکانی بەشداربووی حکوومەتی هەرێم دەڵێن مەرجی لایەنە سیاسەکان بۆ بەشداریکردن لە حکوومەتی بنکەفراواندا ئەنجامدانی چاکسازی بووە. جیاوازی کابینەی هەشتم لە کابینەکانی پێش و بەشداریکردنی سێلایەنەکەی پێشووی ئۆپۆزیسیۆن بوو. زۆربەی لایەنەکانیش بەڵێنی ئەنجامدانی چاکسازیان بە هاوڵاتیانی هەرێمدا لەم کابینەیەدا، بەڵام ئێستا تووشی چەندین قەیران بووە. بەقەدەر ئاو هەوا پێویستیمان بە ئەنجامدانی چاکسازی هەیە و ئەم کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمە بڕیار بوو کە لە حکوومەتێکی بنکەفراوان هەمومان تایدا بەشدارین بەڵێن ئەوە بوو کە ئێمە بە هەمومان چاکسازیەکی ڕیشەی ئەنجام دەین. داخە ئەو بڵێنانە هیچی نەبراوەتە سەر و من پێم وایە ویست و ئیرادی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە نانەوێت چاکسازی ڕیشەی ئەنجام بدەن چونکە لە ساڵح و بەرژەوەندیان. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق زنجیرەیەک پرۆسەی چاکسازی ڕاگەیاند. وتەبێژی حکوومەتی هەرێمیش ئەو چاکسازیانەی عەبادی بە بێبایەخ وەسف دەکات و دەڵێت چاکسازی ڕووکەشن. لەگەڵ ڕێزم لە بۆ بەغدا ئەوەی کە تا ئێستا کردیان زیاتر ڕووچێش بووە، چونکە بە ئیزندان و لابردنی 2 وەزیر و 3 جێگیری سەرۆک کۆمار و بەڕاستیەوە ڕنگدانەوەی چاکسازی نییە. بەردەوامی قەیرانە ئابوووریەکانی هەرێم کە ڕوبەڕووی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە وای لێ هاتووە هەندێک لە سیاسەکان بە کابینەیەکی شکست خواردووی ناوبەرن، بەڵام سەرڕای ئەوەش هیچ کام لەلایەنە سیاسەکان تا ئێستا ئامادە نین پاشەکشە لەو حکوومەتە بکەن. بابانە نوێرێن ئاڕتی سلێمانی